بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکارمان توانە عومەر ئێستا ئامادەیە و لە شاری کاردیف لە بەریتانیاوە لەگەڵمان بێت با بزانین چالاکیەکانی شەوی یەڵدا لە بەریتانیا چۆن بەڕێوەچێت ئایا جیاوازی چالاکیەکان لە بەریتانیا و لە کوردستان چ جیاوازیەکیان هەیە ئەگەر گوێر لێمە توانە بۆمان باس بکەیت. بەڵێ ساوێن سڵاوت لێبێ من لە شاری کاردیفم پایتەختی وڵاتی وێڵز دیارە هەم شەوی ڕابردوو کۆمەڵک چالاکی بە بۆنەی شەوی یەڵدا بەڕێوە تو هەم ئەم شەویش ئەم شوێنێک کە منی دێم چەند چالاکێکی تر بە بۆنەی شەوی یەڵدا بەڕێوە دەچێت دیارە چالاکیەکان جۆرا و جۆرن هێشتا لێرە لەبەرەوەی کاتەکەی زووە ئامادەکاری دەکرێت میوانەکان نەهاتون بۆی کە چالاکیەکان دەست پێ بکرێت بەڵام وەکو دەبینیت لە دیمەنەکاندا ئەم شوێنە ڕازێنراوەتەوە هەموو خواردنە کوردەواری و ئەو خواردنانێک کە لە کوردستان لە شەوی یەڵدا بۆ میوانەکان دادەنرا لێرەش هەمووی دانراوە دیارە ئەم چالاکیە ماڵی خوشکم لە شاری کاردیف ئەنجامی دەدەن کە شوێنێکە کوردانی شاری کاردیف سەردانی ئەم ماڵە دەکەن. سەبارەت بە جیاوازی شەوی یەڵدا لێرە لەگەڵ کوردستان بەدلەوەی بچمە لای میوانەکەم دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە زۆربەی و کوردانێک کە لێرە نەکرد لە بەریتانیا لە ئەوروپا لە تاراوگە دەژین دەڵێن کە نەک تەنها شەوێک زۆربەی شەوەکانی زستان بۆ ئەوان شەوی یەڵدا بۆهۆی کە لە غەریبی و غوربەتدا دەژین جا من دەچمە لای خات و فریشتە کە ڕێخەری ئەم مەراسیمێ خات و فریشتە گەر نزیک بیتەوە لەم سڵاوت لێبێ چالاکیەکانی ئێوە ئەم شەوچین. سەلام کاک توانە زۆر بەخێرن چالاکیەکانیمە ئەو شەو شعر خوێندنەوەیە گۆرانی کوتنا گۆرانی کوردی دوایە بازیکردن ئاوا دۆمینەوە و تەختە نەردووان هەموو شتانەمان هەیە. جیاوازی شەوی یەڵدای ئێرە لەگەڵ کوردستان چیە کە تۆش تەمەنێک لە کوردستان ژیاوی؟ بەڵڵا لە کوردستان هەمیشە هاڵ و هەوایەکی دیکە هەیە زۆر خۆشرا خزم و کەس زۆرترن لەوێ وەلی ئەمە بۆ ماڵە خوشکم ئێرەمان کردوتە گەورە ماڵی هەمووان کە هەموو لێرە کۆبینەوە بەڵام جگایەکەمان کەمێک کەمە ئەمە کولەن فقەت نەفەر کۆ دەبینەوە لێرە ئیشاڵڵا بتوانین ساڵهای ئایندا شتێکی گەورەتریش بکەین. ئەو شتانەی کە ئامادەتان کردوون چین گەر ئاماژەیان پێ بکەیت؟ لە فەرهەنگی کوردیدا هەمیشە ئەمنە بیرمەیدی لە ماڵەخمان کە دادەنیشتین ببوورە گەر بیتە پێشەوە ببوورە خاش دەکەم کەمیانمان دەهاتن گوێز و مێوژمان دادەناتە هەمیشە بخۆشمان باغمان هەبوو مێوژمان بخۆمان دروست دەکردن مێوژ و گوێز و برێشکە و تۆ ئازیل و ئەو شتانەمان دادەنا لە دەوری یەکتر دەمان خوێندەوە دەمان خوارد و کتێبمان دەخوێندەوە شێعرمان دەخوێندەوە و ئەو شتانەیەی خولاسە. ئەم قسەی ڕاستە کە شەوی یەڵدا لێرە زۆربەی شەوەکانی زستان بۆ کوردەکان بۆ غەریبەکان شەوی یەڵدایە من ئەم قسەیم کرد بۆ هاوکارم نازانم وا دەڵێن و شەوی یەڵدا چەند ترکا درێژتر لە شەوەکانی دیکە وەلی تەقریبەن ڕێوەڵاوایە تقریبان لێرە خەڵک زۆر لێک لە دەوری یەکتر کۆ دەبێتەوە خەڵکتون زۆر بەتەنێ لێرە. خات و فریشتە چالاکیەکان سعات چەند دەست پێ دەکاوە سعات چەند کۆتایی پێدە بەس گەر کەمێکتر نزیک بیتەوە سوپاس دەکەم. ئەمە لە بەرنامەکەماندا کتومانە ساعت 6 میوانەکانمان بێن هەر وەختێکی کە هەر بێن هەر بەخێرن بەڵام ساعت 6 دێن تا ساعت 12 شەوێ 11 ئیلا 12 بردەوردە ئامادەکاریمان کردو ئێستا منتەزیری میوانە خۆشەویستەکانمانین لە خدمەتداین زۆر تۆ دەتوانێت مەشغوڵی کارەکان سپاس بۆتەوە بەڵێ ساوانەوەی کە گوێبیستی بووی ئەوەتە ئەم خاتوو نەبوو کە ئەم چالاکیانیان ئامادە کردو بۆ ئەم شەو کە بە بۆنەی شەوی یەڵداوە چەند چالاکێکی هونەری و ئەدەبی و فۆلکلۆری لێرە بەڕێوە دەچێت. خۆت هیچ بەشدار بووی لە نێو چالاکیەکانە؟ ببوورە باش دەنگت نات بووم توانە خۆت بەشداریت کردبوو لە نێو چالاکیەکانە؟ من شەوی ڕابردوو لە یەکێک لە چالاکیەکان بەشدار بووم بە گۆرانی ژمارەیەک لە هونەرمەندان تێدا بەشدار بوون و ژمارەیەک لە شاعیران دواتر بە هەڵپەرچەی کوردەواری و بە خواردنی کوردەواری و چەندین چالاکی کوردەواری چالاکیەکان بەڕێوەچووە لێرەش ئەوەی کە خات و فریشتە باسی کرد بڕیارە هەمان شت ئەم شەو لێرە ئەنجام بدرێ هەم کۆمەڵە خواردنی جۆرا و جۆریان دروست کردووە هەم
تەنیا محەممەد شاعیری ناسراوی کورد بەشداری لەم چالاکێ دەکەوە بڕیارە چەند کەسێکی تریش هەم هونەرمەند تا هەم کەسانی چالاگوان بەشداری لە چالاکەکەم شەوی هەڵدا بکەن لە ماڵی خوشکم. زۆر سپاس بۆ هاوکارمان توانە عومەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کاردیفی بەریتانیاوە لەگەڵمانە بووی. مادوو نەبێت.